بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءڵڵا تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت. خۆشەویستانمان لە بەرنامەیەکی نوێی کەناڵی ئاسمانی پەیام بە ناوی دێخوان ئێواران لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. ئێواران لە هەر گوندێک سروشتە جوانە و دڵڕفێنەکانی گوندەکانی کوردستانتان بۆ دەگوازینەوە و کۆمەڵێک گفتوگۆ پەیڤ لەگەڵ گوندنشینان لەگەڵ قسە خۆشەکانیان و میهرەبانیەکانیان ساز دەکەین. ئەم ئێوارێ و یەکەمین بەرنامەمان لە گوندە جوانەکەی تازەدێ دەبێت لە شارباژێر کە نزیک قەزای چوارتایە. لێرە کۆمەڵێک دیمەنی جوان و دڵڕفێن هەن. ئەم ئێوارەیە دانیشتوانە ئازیزەکەی میوانداری ئێمەن و ئێمە میوانداریان دەکەین و ئیفتارێکی جوانیان بۆ ڕێک دەخەین. بەرنامەکەشمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە ئەرکیان کێشاوە هەر ئێوارەیەک لە یەکێک لە گوندە جوانەکانی کوردستان ئیفتار و میوانداریان دەکەن و خواردنیان بۆ ئامادە دەکەن. لەگەڵ ئەمەشدا دوای ئیفتارکردنەوە کۆمەڵی قسە و باس و گفتوگۆ لەگەڵ گوندنشینان دەکەین، باز لە یادگارەکانی ڕەمەزان، باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان، مەشغەڵەتی ژیانیان و کاروباریان لە گوندەکان باز دەکەین. کۆمەڵێک دیمەنی جوانی دڵڕفێنی گوندەکانی کوردستانیشتان بۆ دەگوازینەوە. مامەجان سەلام عەلەیکوم. تەوسی باشە؟ بە قوربانت. حاڵە حاڵی تۆ؟ تەوسی باشە؟ یاخوا باش بێت. پێکەوە ئەوە ئەڕۆین. پێم وایە بەرەو مزگەوت بێت. یاخوا لە شسا بێت، تاعەتتان قبوڵ بێت، ڕۆژوتان قبوڵ بێت ئینشاڵڵا. یاخوا سەلامەت بێت. ڕەمەزان چۆنە لە گوند، چۆنە ڕوا؟ خۆشە لەخوا بەزیاد. لەخوا بەزیاد بێت. تام و چێژێکی ڕۆحی تایبەتی بێت. تام و چێژێکی زۆر زۆر خۆشی دا خاصە ئەم ساڵیش هەر زۆر زۆر خۆشە. ڕاستە. فێنکە و ڕۆژ کورتە و تام و چێژێکی خۆشیە وەڵا. ڕەمەزان خۆی خێر و بەرەکەتێکی ینی تایبەتی هەیە. تایبەتی ڕاستەوە. جاران چۆن بوو؟ هەر جەنابەت لێرە بووی؟ جاران بەڵێ. هەر ینی ماڵتان لێرە بووە؟ بەڵێ ماڵمان لێرە بووە. چۆن بوو ڕەمەزانی جاران یادگاریەکیان ئیش و کارتان چۆنی بوو؟ سەختتر نەبوو؟ وەڵڵاهی ئیش و کاری جاران لە لادێ بوو، دوور بوو. حاڵی بوو کابرا لە دێک بوو، 4 ماڵ 5 ماڵ 6 ماڵ 7 ماڵ بوو. حاڵی ئێستا خوانەی بڕێ هەموو لێرە کۆمەڵن، کۆمەڵەکەش خۆشە، هەموو بەسەریەکە واگەمە لەیەکتری هەیە و دەموچێش خۆشی هەیە. مامەجان سەلام عەلەیکوم. سلام ورحمة الله. تەوسی باشە؟ حاڵە حاڵە. ڕۆژ و تاعەتە قبوڵ بێت ئینشاڵڵا. بەخێر باشە. سپاس دەکەم. لەخوا بەزیابی. لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ لەخوا بەزیابی. وەڵا زۆر باشین. لەخوا بەزیابی. بە قوربان. ڕەمەزان خۆی خێر و بەرەکەتێکی تایبەتی هەیە. لەخوا بەزیابی. ئەرە وەڵا خوا بەزیابی. ئەوەنە خێر و بەرەکەتە تا خوا حەسکە. دڵ ئارامی و ینی چێژ لە عیبادەت و پەرستشەکان وەرەگرن. ئەرە وەڵا لەخوا بەزیابی. سلام عەلەیکوم. هاشمی مامەجان. بە قوربانم. ئەحواڵتان؟ تەوسیتان باشە؟ بە قوربانم. حاڵە حاڵیەوە؟ وەستان باشە؟ سلام دیاخوا.
کەناڵی پامی نەمێوارەیە لە خزمەت دێوی ئازوو خۆشەویستان بە قوربان و سەلامت بێ خوا سەلامەت پێمە ناوەڕاستان مامەگیان ڕەمەزان چۆنە بینی خێر و بەرەکەتی ڕەمەزان بەرەکەتی پیرۆزی هەیە ڕەمەزان ئەرەوەڵا خوای تەعالا مانگی ڕەمەزانی بە ڕەحمەت نردووە فەرمێ ئەوەڵی ڕەمەزان ڕەحمەتە ڕاستە ناوەڕاستەکەی مەغفیرەتە ئاخیرەکەشی دوور لە ئاگری جەهەنەمە ئینشاءالله خوای گەورە تاعاتمان قبول بکە ئینشاء الله تعالی مانگی ڕەمەزان مانگی زۆر پیرۆز بکە ئەگەر وا پیرۆز نەبووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ دوعایەک بکەن بەلغنا ڕەمەزان دوعا بکەن بڵێ خوا بمانگێنە بە ڕەمەزان ڕەمەزان زۆر پیرۆزە ئەوەی کە زۆر جوان و چێژبەخشە کۆبوونەوە و بەدەمەوە چوونی مسلمانانە بۆ مزگەوت و بۆ نوێژی تەراویح و لە گوندا زیاتر تون و تۆڵتەوانە بەتاکید وڵای سلمانی هەر باشە لە خۆی گەورە بەجێ حەمد و سەنا بەخوا لە گوندی شەشکۆل هەر باشە لە قەدیمیشەوە لە گوندەکان ئەو کاتە خەڵق لەسەر حسابی خۆشی مەلای ڕاگرت و پارەیەدایە معاشرت نەبوو بەم شێوە تەرتیباتە تەراویح کراوە نوێژ کراوە هاتووی مزگەوت کراوە بەڵکو لەوانەیە بڵێم زۆر بە گەرم و گورسری چونکە خەڵکی قسە فەقیری بوو بەڵام یەک نوێژی بەبێ جەماعەت و بەبێ مزگەوت ناکرد ناوەڵڵا خەڵکی وەختەوا بوو ڕۆژانە بە چیەوە خەریکن لێرە لە گوند واللهی وەکو ئێستا فەسڵەکەت یەکم فەسڵی دزیشی جستان و ئەوانێ و کەسابەتی جیوانیە ئەگەرەوەی کە زیاتر مەشغوڵ بێ حیوەنە دەوڵەتی هەیە بۆ مەشغوڵە ڕەمەزانی جاران چۆن بوو مامۆسا لەگەڵ ئێستا وەزی ینی چۆن بوو زیاتر کار و قورستن نەبوو بۆی کە مەشغوڵە لەبەر ئەوەی کە خەڵق کەسابەتی زیاتر ئەکرد و معیشەتی گرانتر بوو ئێستا خەڵق لەخوا بەزای معاشی هەیە و هەمووی مۆزەفە و لە دائیرەیە و لەوانەیە ئەوە نەو ئەرکە نابینێت بەڵام و کاتە خەڵق بەهۆی ئەوە کە معاش نەبوو خەڵق هەمووی خەریکی کەسابەت بوو بە معیشت بە کەسابەتی دەستی خۆی خۆیژان لەبەرەوە ناڕەحەتتر بوو بەرەوەڵڵە بەزان بەرە مزگەوت دەڕۆم کاتە نەگەمی ژەر بەرە مزگەوت دەڕۆم یەخوا بەخێر قوربانم خۆشحاڵ بووی سەرچاوەکان خۆشحاڵ بووی بە قوربانم بەڵات زانمان وردە وردە خواردنەکان ئامادە بن کاگەوی خۆشەویست لە دەمێکە خەریکی ئامادەکردنی خوانی ئەم ئێوارەیە بۆ ڕۆژەوانان کە لە دێ خۆشەویستەکەی تازە دێن لێرە خواردنەکان وردە وردە خەریکە پێگەن کاگەوی گیان سڵای خوا لەبێ پرسی باشە یاخوا لەش ساغ بێ ئەزانی حتممە نەزانی خێر و پاداشتی کێچگا زۆری هەیە کەسێک کە خواردن بۆ ڕۆژوان ئامادە بکە خێر و پاداشتی هەموو ئەوانە بۆیت بەبێەوەی ئەوەی ئەوان کەم بێتەوە خوا سەلامەت چی ئامادە کردو ئینشاءڵڵا وەڵاهی ئەمە فاسۆلیایە باشە مریشمان ئامادە کردووە بەڵێ تر برنجەکەش ئامادا بێ ئینشاءڵڵا تۆزێکتر ئەی پشتیان بەخوا ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خوا لەش ساغ بێ وای گەورە پاداشی باتەوە خێرێکی گەورەیە ئەزانمان دواتر خوانی ئەم ئێوارەیەمان لەگەڵ دانیشتوانی گوندازەکەی تازە دێ دەبێت و کۆمەڵێک قسە و باسییان لەگەڵ دەکەین دوای ئیفتار و بەربانکردنەوەمان وەگەماژەم پێکرد ئامادەکردنی خوان و خواردن و ئیفتارکردنەوە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینە کە هەر جارێک لە یەکێک لە دێ جوانەکانی کوردستان ئیفتار و بەربانگ دەکاتەوە بۆ ڕۆژەوانانی عزیز و خۆشەویست. زامە وردە وردە ئامادەکاریەکەین بۆ ئیفتار و بەربانکردنەوە
ئەم برا ئازیزانە لەگەڵ ئەم خوشکە ئازیزانەمان خورما و شیرینی ئامادە ئەکەن بۆ ڕۆژوانان ئینشاءڵڵا بۆی کە کاکشویان سێ دانی تێگەنیان زۆر زۆر باشە هەر مێزێکیش دوای نێدانین مێزەکە چوار کەسی کاک شیروانیا ئێوارانی ڕەمەزان چۆن چۆنیە لێرە گوند چۆنە سەرەتا بەخێر بێن سپاسان نەکەین وڵی ئێمە عادەتەن ئێوارانی ڕەمەزان سپاس بخوا ئەهلی دیەکەمان سپاس بخوا ڕوو لە دین و ڕوو لە نوێژە بەتایبەت لە ڕەمەزانانە هەموو ئێوارێکاوە ئەم گەنجە خۆشەویستانەوە مناڵانێت لە مزگەوت کۆبینەوانێ و ئاوا بەربان شت حازر دەکەین لوقمە قازی و خورما و ئێتر ئیفتاری بەربانەکەینەوانێ و الحەمدوللا خەڵقی لە زۆر باش نەخوا بزیان سپاس دەکەم ساق بێغمەش ئێوەش ئێواران ئیلاکە بن خێر و پاداشی زۆرە سپاس بخوای گەورە وڵای ئینشەڵا ئەمە هەر کەسێک ئەمە دەنگە خورماک با بە کەسێک کە ڕۆژوو بشکێنێ ئەوە لەوا سێ بلم وکو کەسەوە کە تاوارە بە ڕۆژوو بێ بەقەدر خێری بۆ پاداشێکی زۆر گەورەیە حساب ناکرێت ڕاستە کاکشوان بەرنامەیەمت پێ چۆنە کە ئاوار جارۆ لە گوندێک شەڵا ئیفطار و میوانداری خەڵکی گوندە عزیزەکە دەکەین وەڵایی دەستان خۆش بێت بەرنمەیەکی زۆر زۆر جوانە جێ دەستان دیارە بە تایبەت ئێوە و ئیشەکەتان زۆر زۆر مەزبوطە سپاس بخوام سافە جوانە هەم برادەران زۆر پێمانەوە مادوو من کام ڕۆهاتوونە تێرە دەست و چاوتان خۆش بێ و لەشتان ساغ بێ و خی گەورە بەتان کاتە توێشی قیامەتانی شەخوادەستان خۆش خوازی گەورە زاتان بات و ئیشاڵڵا عەزیز نییە چاوەکەم چی جوان سڵاوی خوا لێوێن سڵاو لە تۆش بەخێر بێن سەلامەت بی بە ڕۆژووی بەڵێ لەخوا بزیاوێ لەخوا بەزیاوی خی گەورە قوبوڵیکە ئینشاءڵڵا سپاس هاتوو یارمەتی ئەم برانەی بەڵێ بەزانانی ئەمە خێرێکی زۆر گەورەیە بەڵێ خوا لەشتان ساغ بێ تۆش بە ڕۆژی کچی جوان بەڵێ هەموو ئەمە ینی هەموو ڕۆمەزانێک ڕۆژەکان تەگریان ئەمە یەکەمی ڕەمەزانە ئەیگرم دەستی خۆش بێ یاخۆ سپاس بەخێر بێن پێکەوە یارمەتیان شیرین وشتەکە بکەینە قاپەکان وانە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله حي على الصلاة وحي على الفلاح قد قامت الصلاة وقد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله
إياك نعبد وإياك نستعين الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر السلام عليكم ورحمة الله دوباره سڵاتانێ بە داوسان و خۆشەویستانمان تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشاءڵڵا. خۆشەویستانمان دوایەوەی کە ئیفتارمان کردەوە لە دێ جوانەکەی تازە دێ لە خزمەت خزمان و ئازیزان و خۆشەویستانمان دەبین. هەڵبەت وەک پێشتر ئاماژەمان پێکرد بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە ئەم ئێوارەیە لەم گوندە جوانە ئیفتاری بۆ ئەم ئازیز و خۆشەویستانە کردووەتەوە. ئێمە گفتوگۆیەکی ڕەسەنایەتی گفتوگۆیەکی جوانی کۆمەڵایەتی ئەنجام دەین لەگەڵ دانیشتوانە ئازیزەکەی تازە دێ، باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەین، باز لە یادگاری و ڕەمەزانەکەین، باز لەو دەکەین کە جاران ڕەمەزان چۆن چۆنی بوو عیبادەتەکان، وەروەها باز لەوش دەکەین کە لە ئێستادا ژیانی گوند چۆن بەڕێوە دەچێت. کۆمەڵی قسە و باس و گفتوگۆی فۆلکلۆر و کوردیانە لەگەڵ ئەم ئازیز و خۆشەویستانەی گوندی تازە دێ دەست پێەکەین. ئێوەش لەگەڵمان دابن و بینەرمان بن ئینشاءڵڵا. سلام علیکم. سەیە ستان خۆش بێ ئەخوا ئازیێتان کێشا زۆر زۆر خۆشحاڵ بووین ئەوە قوربان خوا سەلامت دنیا خۆ. ماوەسا گیان لە جەنابتەوە دەست پێ بکەم مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەک قبوڵ بێت ئینشاءڵڵا. تاعات و ڕێژووی هەموو لایەکتان قبوڵ بێت. مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن چۆنیە لە گوندەکان بەتایبەتی ئەم گوندی تازە دێ چۆن هەڵێ سەنگێنی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. جارب بێشە مشتێ ستافەکەتان بەخێر بێن سەر هەردوو چاومان پێ خۆشحاڵ بین بەناسینتان کە ئەم دێتان ئەم ئێوارە ئاوەدان کردەوە. ئەمانە هەر بۆ خۆی خێر و تەعاتێکە کەوێ ئەنجابتان داوە ئینشاءالله لای خۆی پەروەردگار پاداشتی لەوێ. ئێمەی موسڵمان پاداشمان پێ نادرێت. ئەبێ داواکەین لە خۆی پەروەردگار پاداشتی ئەم ستافە باتەوە ئەجمعین هەمووی بەیەکەوە. جا ڕەمەزانان سبحان الله ئەونی دیەکان خۆشەی شوێنێکی تر خۆش نی. ئەگەر جەماعەتیش هەر هەمان ڕەئی منیانەیە چونکە خۆیان لە دیەکەیان الحەمدولله من تقریبا بۆ 5 ساڵێکە ڕوا ڕەمەزانیم کردووە لە دەیەکی چەولەکەیە لە قەراق لەوێش 2 ساڵ 3 ساڵ لێ بوومە بەمە شۆ 2 ساڵەمە 5 ساڵ. الحەمدولله ئەو خۆشەی لە ناو ڕەمەزان لە دیەکانە بینیومە لە ناو شارە نەمدیوە. ئەو جیاوازیت کە ماوەسا قوربان لە ناو شارە بە کەمی خەڵک کۆ بێتەوە. ئەو تەبایشی لە ناو دیەکانە هەیە لە شارەکەشانی. من ئەم دیقەتم پێیە خزمەتیە. بەڵێ خزمەتەکە لە ناو دیەکانە زیاتر الحەمدولله. بەڵام لە شارە من دیقەتم یابێ وانی. ئەو تەبایی و برایەتیە الحەمدولله کە دینەکە کۆمانی کردوتە لە ناو دیەکانە هەیە لە شارە زۆروانی. ڕاستە. ئیتر من لە خزمەتانم وەکو ئەوەیش کە بگەڕێنەوە سەر دینی خوای پەروەردگار کە ئێوە الحەمدولله ئەم عەسیەتتان کێشاوە بۆ ئەم دێیە ئەمە بۆ خۆی دین وای لێکردوین کۆمام کاتەوە ئەم شەوە الحەمدولله. دینی خوای پەروەردگار و شریعەتی ئیسلام وای لێکردوین ئەم شەو ئێمە کۆبینەوە. جا بەنیسبەت بەخشینی خواردنیش کە ئێوە الحەمدولله عەزیەتان کێشاوە هاتون بۆم دێیە ئەم خەڵکەتان کۆ کردوتۆ لەسەر نان و خێرخوازی خۆتان ئیفتارمان کردوتۆ. خوای تەعالا هەمومان مەشهورە کە لە قورئانی پیرۆزە باسی بەخشینی خواردنی کردووە کەوا بیدەین بە یەتیم و هەژارەکان و هەر کەسە جۆرێکیش کە هەژار نەبێ لەسەر نانی تۆ ئیفتار بکاتەوە ئەمە بۆ خۆی خێرێکی گەورەی لای خوای تەعالا. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا فەرمێ ئەگەر یەکێک لەسەر خواردنەکەی تۆ ئیفتار بکاتەوە ئەجری ئەو ڕۆژ و گیریشی بۆ هەیە لەوەی ئەویش کەم نابێت. جا ئینشاءالله تعالا شەرنی ئێمە هەراوە خواردنێکی گەورە دروستکەین چەندین خەڵک بانکەین بە پێی توانای خۆمان.
ئەگەر 250 بێت ئەگەر لەتە خورمایەکیش بێت ئەگەر پەرداخی شیر بیان ئاو بێ بیبەخشین بۆ کەسەی بەرامبەر تا ئیفطاری ێسەر بکاتەوە بۆی برسی نەبێت بۆی سونەتەکە بەجێ بێن و لە کاتی خۆیان ڕۆژەکەی بشکێنێ جارێکی تریش بەخێر بێن و سەر هەردوو چامان پێخۆشحاڵین بە ناسینتان یا ڕەبی هەزار زار و هەزار کەڕە بەخێر بێت بە قوربانی سەر هەردوو چامان. سلام علیکم. سلام و ڕحمەت الله سەر چاوم. باز لە ئەم گوندە ئازیز و خۆشەویستەمان بۆ بکەی پێشتریش کە هاتی بۆ مزگەوتکەمێت گفتوگۆمان کرد. سەلامت بیاخوا. تازە دێ چەند ماڵە بژێوی ژیان چۆنە لێرە ڕەمەزان یادگاریتان لەگەڵ ڕەمەزان چۆن نییە؟ وڵاشک زۆر باش لەگەڵ ڕەمەزانە لەخوا زیادی. جا بژێوی ژیان زۆربەی ئێمە موچە خۆرن لێرەکانە. بەڵێ. تێگەی زۆربەی موچە خۆرن تان نوێشی بە پاتاڵەوە خەریکین. زۆر باشین ڕەمەزان جاران چۆنی بوو زیاتر ئیش و کارتان زەحمەتتر نەبوو؟ وەڵاهی ڕەمەزانی ئێستا کار حاسانترە و خۆشتری شەوە لە ڕەمەزانی جاران. ڕەمەزانی جاران کابرا 6 دێ هەر یەکەی لە شوێنە بوو بەس ئێستا هەمومان کۆمەڵ بووین و هاتوون لەم دێ دانیشتوین وەکو ئەم دێ زۆر خۆشە لەخوا بەزیادە هەبووسەناو لەخوا بەزیادە. خۆسەلام کاکەوەگیان پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆنیە لە زۆر باشە لێرە لەخوا بەزیابێ ئێمە تقریبان 6 دێ لێرە کۆبووینەوە هەرێکی خەڵکی شوێنێکی سپاس بۆ خوا نە شەڕ نە ئاژاوە نە بلێن دەنگدابڕی نییە لە ناو ئێمە سپاس بۆخوا تقریبان 7 دێ لێرە کۆبووینەوە وەکو ینی چێشتی بەجێور تێکەڵی پەیوەندی خزمەتیەکان چۆنە زۆر باشە لەخوا بەجابێکێک نەخۆشە بێ خوا ماشەڵڵا هەمووی ئەو ماڵە بەرناکەوێت بۆ نەخۆشیە بۆ تەعزیەیە بۆ هەموو شتەکان بەڵێ لە تۆزێک کاڵ بۆ تۆ جاران هەرەوەز و درە و نازام ئەوانە نەماوە بەس شکر لەخوا بەزیابە زۆر باش باسەکەم زۆرجار لە شار تۆزێک کاڵبوونەوەگەی بەس لە زۆر ئێسا لەوانێ دراوسێ یەکتر نەناسی ئەمە لەم سەر بۆ سەر ئێشێن ینی سەری بێشێ سەردانی یەکترەکەی نەخوا بەزیابێ کاسە دراوسێتی ماوە بەخوا بەکەمی ئەویان کە بەکەمی ماوە ئەگەر شتێکی دەگمەن بێ ئەبێت بەس وەکو جاران هەموو ئێوارێک شت بۆ یەکتر بن نییە بەس ئەگەر جاری وا شتێکی بەهاران دەگمەنە یا شتێکە بۆ یەکتر ئەبێت خەڵکی گون تا چەند گرنگە بڕسەنایەتی خۆی بهێڵێتەوە لە خان و بەریانە لە جلوبەرگانە بەخوا کەس بووەتەوە کەس بووە بەهۆی ئەم پەیوەندی کۆمەڵای و تەکنۆلۆژیایە کەس بووە بەڕاستی یانی ئەلعان تقریبا شێوەی شارمان لێ نیشتووە مەستە ئەم کەلەویان سڵای خوا لێبێ عەلەیکوم السەلام وڕەحمەت الله وبەخێر بسم الله الرحمن الرحیم پێشەگی بەخێراتنتانەکەم بەخێر بێن سەر چاو سەر سەرم بۆ ئەم دێیە یاخوا سەلامەت بێ یاخوا بێەوەی بن زۆر بەخێر بێن سەر سەر چاومان یاخوا سەلامەت بێ بێەوەی یا ڕەبی کاک تەڵیب گیان ئێوە ڕۆژانە کاروبارتان چی لێرە ئیش و کاروبارتان وەڵای کاروبارمان بەشی زۆرمان ئیتر بە دائیرە و ئەوی مۆزەفی حکوومەتەوە بەشێکی پۆلیسەوەی هەرێکی لە دایرەیەکین بەوە مەشغوڵین باخداری و ئێرە ئینی بۆ خۆیان باخمان کەم هەیە کەممان هەیە باشێکی باشی لێز نەتواناوە سوود لەو چەمە سپاس و ستایش بۆ خۆی گەورە حەمد و سەنا بۆ خۆی گەورە کام ساڵ ئاو زۆرە ئەلحەمدولیلا وەڵای ساڵان وشکیە کرد کەم بوو هەر بە تەواوی وشکیە کرد ئەم ساڵی ڕابردوو هەر تەواو وشک بوو هەرە وەڵا لە شوێنێکەوە ئاومان بۆ هات ئەم ساڵ ئەلحەمدولیلا باشە سپاس و ستایش بۆ خۆی گەورە گوزاری بۆ گوندەکە چۆنە وەڵا حەمد و سەنا و سپاس بۆ خۆی گەورە زۆر باشە ڕێگاوبان و ئەو کارەبا وەڵای ڕێگاوبانی تۆ هەتا ڕەقیرە و سپاس بۆ خۆی گەورە کارەبامان هەیە و ئاومان هەیە و حەمد و سەنا بە خۆی گەورە بەس ئەوەی ناتەوەیمان هەبێ خەستخانەیە خەستخانەکە تۆ وەڵا ئینا مەکتەبمان هەیە مزگەوتمان هەیە سپاس بۆ خۆی گەورە مەشروعی ئەومان هەیە سپاس و ستایش بۆ خۆی گەورە لەخوا بەزیابێ تا چەند گرنگە ئاوا ینی گرنگیدان بە خزمایەتی گرنگیدان بە وەڵای زۆری گرنگە زۆر بە عیبادەتی ئەنووسرا هەرە وەڵا بە تاکید بە زۆر گرنگە کە ئێمە ئەوە سپاس و ستایش بۆ خوا ئەمە ڕەحمی خوا ئێمە هەمومان لێرە کۆبووینەتەوە هەمومان کەس و کار یەکین هەمومان خۆشەویست یەکین وەکو کاکاوە فەرمووی یەک کەس نەخۆش بێ ئەم هەموو خەڵقە بە دەوریەوەتی خوا نەخواستێکی تەعزیەیەکێ بێ مشکلەیەکێ بێ هەمومان ئاوا ئەساس چۆن ئەمان بینی سپاس بۆ خوا ئاوەین لەخوای گەورە بەزیادە لەخوا بەزیادە خاڵە ڕزاگیان دێمە لای جەنابێت ئەگەر کەمێک باز لە مێژووی ئەم دێ و دانیشتوانی و دێمان بۆ بکەین ئینشاڵڵا مەڵێ بەسەر چاو یاخوا بەخێر بێن سەرە دووچەمان سپاسی کەناڵەکەشتانەکەین کەناڵی پەیامە یاخوا بەخێر بێن و زۆر پێ خۆشحاڵ بووین و بەسەرتان کردینەوە و ئەم کۆڕ و کۆمەڵەشمان کە ئاوا دانیشتووە و ئاوا یەکتر ئەبینین نەختێ لە چەند ساڵێکی لەمە پێش ئەچێ کە
هەرەوەز و هەرەوەزکاریمان بۆ ئاوا هەموو لە ماڵان کۆبووینەوانێ و هەرەوەزمان بۆ بە خۆشی یەکترەوە و هەچی شتێک بوو بێ خواردوومان و بە پێکەنین و بە سوحبەت و ئەو ڕۆژە ئیشمان کردو هەتا ئێوارە قەنەعەتی بێ لەبەر خۆشی یەکتر و لەبەر سوحبەتی ناوخۆمان هیلاکیمان بە خۆمانەوە نەدیوە. ڕاستە ئەنجا ئێمەش ئەم دێی ئێمە یعنی عیبارەت نییە لە خەڵقی یەک دێ زۆر دێمان ئەلێرەیە کۆ بۆتەوە هەموو کە ناسیاوی یەک ئەوەش خزم نەبێ ناسیاوین و ئەوەش خزم بێ وا خزمایەتیمان هەیە و ئەنجا قیسمێکمان خەڵقی ناو دێی سنجەڵێین و کە ئێمە هاتووین ئێرە و قیسمی گەنجێ و قیسمی ئاڕەکێ و قیسمێکی سەڵاوایە و تەنانەت کە ناروێمانتیایە و شوێنی تریشمانتیایە لە هەمومان ئەم دێمان دروست کۆدە بە ناوی گوندی تازە دێ هەتا ماوەیەک لەمە پێ زۆر کەس پێڵێ کە ناروێ خوار و بەڵام ئێمە ناومان ناوە گوندی تازە دێ ئێمەش سپاسی ئێوەکەین و یاخوا بەخێر بێن و کە بەسەرتان کردینەوە زۆر پێ خۆشحاڵ بووین و زۆر سپاس. ڕزاکە دەست و چاو خۆش بێ یاخوا. ئازانمان بۆی کە ڕۆحێتێک و چێژێکی ڕۆحی و ئیمانی بەخشین بە مەجلیسەکەمان گوێمان لە چەند قەسیدەیەک و سرودێکی ئاینی دەبێت بە دەنگە خۆشەکەی مامۆسا و ئەو ئازیزانەمان مامۆساگیان فەرموون پێمان خۆشە بێ ئینشاڵڵا. پێغەمبەرێکی بەنازی ڕۆژی حەشر بۆمان دەبێ قازی یا رسول الله لە ئومەتی خۆت شەفاعەت خوازی سيدي عالم محمد صلوات يا رسول الله قربان بم قرباني توم والله روجك دبي ميواني توم دخيلك يا رسول الله عبدي خدام أمتي توم سيدي عالم محمد صلوات مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمه مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد باسط المعروف جميعهم محمد صاحب الإحسان والكرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي محمد تاج رسل الله قاطبة محمد صادق الأقوال والكرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد ثابت الميثاق حفيظه محمد طيب الأخلاق والشيم مولاي صلي وسلم دائما
لم يزل نورا من القدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد حاكم بالعدل ذو شرف محمد معدن للنعم والحكم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد خير خلق الله من مضر محمد خير رسل الله كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد محمد ذكره روح لأنفسنا محمد شكره فرض على الأمم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على أشرف المخلوقات سيدنا ونبينا محمد الصلوات. اللهم صل على سيدنا. إخوة دنگتان خوش به عزتان کشه. بس چاوتان خوش به. ما وصايان كما يكلفتو بكين گون چۆنە بۆ مامۆسای ئاینی مامۆسای ئاینی ینی چۆنیە میشە مامۆسایانی کە مامۆسا زۆر گەورەکانیش پێشتر لەگەڵ برادەرەکە باسمان کرد هەمووی بە فلتەری گوندا تێپەڕین و تابوون بە عالم و ئەوانە بۆچی بەم چەشنەیە قوربان مامۆسا کۆنەکان وەگەوەی کە مەشهورە زیاتر لە دیەکانە ئیسفادیان زۆر کردو بەڵێ الحەمدولیلا دیەکان بوونەتە هۆی ئەوەی کەوا مامۆساکان گەورە بن لەناو خەڵکا دەرکەون عیلمەکانیشان ئاشکرا بڕۆ سێری بیارەکە و سێری خانەقای باریکەکە و سێری هەنێش دیەکان کە ئەچیتەوێ پرسیاریان لێکەڵێ لێرە فلان عالم گەورە بووە فلان عالم لێرە پەیدا بووە فلان عالم لێرە دەرچووە تەلەبەکانی لێرە دەرچوون بەڕاستی گوند ئەبێمە قەدی گوندەکانمان زۆر بزانین چونکە ئەگە بگەڕێنەوە بۆ سەرەکیەکەی لەناو گوندەکانە سەرەتا دین بە قۆد و تاکو شار ئەوەی مطالعە کرا و سێری کتێب بکە و بگەڕێ بزانە لە گوندەکانە چۆن عیبادەتەکرا تا ئێستا لەوە چه هەندێک ساردی بێ بەڵام کاتی زوو گوندەکان زۆر عجایب بوون بۆ دین پێگەیاندن ڕاست بۆی کەوا دینی خوای تەعالا بگەیەن سوچاو خۆش بێ کاحەمەسەیان سڵای خوا لێ بێ سڵای خوا لە تۆش بەخێر بی سەرچاوە لەگەڵ عیبادەت و ڕۆژ و ڕەمەزانە چۆنی لەخوای گەورە بە زیابێ گەلێک باشم لەخوا بە زیابێ سپاس دەکەم زۆر بە تەمەنیش نیدەوە دیارە گیان ئەڵێن زۆر بە تەمەنیش نین ماشەڵڵا باشە وەزعی باشە تەمەنم هەیە یاخوا تەمەن درێژبی قوربانم سپاس دەکەم سەلامت بیاخوا کەمێک باسی ئەم گوندەمان بۆ بکەی جەنابیش پێم خۆشە حتمما قەدیم بە جەنابە لێرە بووی وڵی ئەم گوندە هەمووان بەیەکەوەین هەرێکەمان بەشێکمان هەیە لە گوندەکانی تر لەخوای گەورە بە زیابێ هەمومان تەبا و برا و وەکو براوین لە ناویەکە ئەوجا ئەگەر شتێک ببێ هەمومان بەدەمێکەوە چین ڕەنگە سادێکشمان تیا بێ بەڵام خۆ ئەممان هەروەکو یەک نابین لەخوای گەورە بە زیابێ بۆ ئیش و کار بۆ ئیشی کۆمەڵایەتی بۆ دەرەوە لەخوای گەورە بە زیابێ خەڵکمان هەیە ئیتر بەدەممانەوە ئەڕوا و ئیشەکە جێبەجێەکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەم بەرنامەیەمەژە بێتە هەوێنی زیاتر تۆکمەی و خزمایەتی و ئاوا کۆبوونەوەتان ئینشاءڵڵا وەڵڵا کۆبوونەوەمان لەخوای گەورە بە زیابێ وەکو خزمەتی تێکەڵاوین ئینشاءڵڵا لەخوا بە زیابێ خزمی هەمووان تێکەڵ بوون هەموومان خزمی یەشین کەممان هەیە خزم نەبێ ڕاستە
سپاس دەکەم دەست و چاو خۆش بێ کاک شیرۆنیان لەخوا بەزیابێ باز لەوەکەن کە گوندەکە بووەتە شوێنێکی گەشتیاری بۆی کە دیمەنێکی زۆر جوان دڵفێنی هەیە چەمێکی جوان بەنێو گوندەکەی ئەڕوا ئەمە تا چەند کاریگەری بێ لەسەرەوەی کەس خەڵکان سەردانی ئەم گوندە بکەن و بێنە ئەم گوندە دڵفێنە ببینن تایبەت بەهاران حتمما سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان بەخێر بێن بە سەرچامان بۆ دێخۆشەویستەکەمان ئێوە زۆر عزیزن کە حەزتان کێشاوە ئەم ئێوارەیە هاتوونەتە عزیزن کە ئەمە یارێ هاتوونەتە ئەم دێژوانەی ئێمە و ئێمەتان بەسەر کردوێتەوە خزمەتیوەیان یەخوا خوای گەورە چۆن ئێوە ئێمەتان بەسەر کردو خوای گەورەش ئێوە ئاو بەسەر بکاتەوە لە دنیا و لە قیامەتە ئینشاءالله دێ تازە دێ طبعاً دەیەکە یەکێکە لە دێجوانەکانی شارباژێر سەر بە قەزای چوارتایە لە ڕووی ئیدارە و ئینیەوە و تازە دێش دێکی کۆنە لە کۆنا بە کەناری خوار و ناوبراوە لە دوای لە ساڵی 1990 ئەم دێمان بە هاوکاری ئەم پیاوە خۆشەویستانە ئەم پیاوە بەتەمەنانە ئەم دێمان ئاوایان کردوەوە ناومە ناوە تازە دێ تازە دێ لە ڕووی هەڵکەوتە جوگرافیەوە سروشتێکی زۆر جوانیە الحەمدولیلا ئەم چەمەمان هەیە ئەم چەمە لێرەیە سپاس بۆ خوای گەورە نیعمەتێکە کە بە ئێمەی بەخشیوە هەر چەندێک بەداخەوە 1-2 ساڵ ئەم چەمە وشی کرد بەڵام سپاس بۆ خوای گەورە ئەم ساڵ بە ڕەحمی خوای گەورە ئاوەکەی بۆ ژیانیانە و بارانێکی باش باریوە و ئیشەڵا جارێتتر ئەمە دووبارە نابێتەوانێ لە ڕووی ناوچەی گەشتیاریشەوە ئێمە ئەم تازە دێ دوو سێرانگامان هەیە سەرانگای شاباژێر و سەرانگای سەرچەمی کەناروێ کە خاوەنداریەکان ئەگەرێتەوە بە کاک بەختیار و کاک سدیق و لە الحەمدولێ لە هاوینا خەڵکێکی باش ڕووی تێکات بە حکمەوەی کە ئاوهەوایەکی خۆشی هەیە و سەدای ناوچەکەکەن و لە ڕووی گەشتایەتی شۆ لەم سیوە لە شوێمان هەیە دێرێ و دێرەی خوار و سەرۆکە ئەمە الحەمدولێ ئەم ساڵ گەشتیارێکی زۆری عەرەب هاتوونەتە ناوچەی و سەردانێکن بە بۆنەی بەفەربارین و ناوچە شاخاویەکانەوە سپاس بخوا دێکەمان دێکی خۆشە دێشی ئاوایانە دێکی تەبایە و لە ڕووی مەکتەب و هینیشەوە سپاس بخوا تا سێ ناوەندی تایە مەکتەبەکانمان زۆر ئاوایانە الحەمدولیلا و تەلەبەی باشمان هەیە من خۆم یەکێکم لە دەرچوانی ئەم مەکتەبەی ئێرە کە لەنەوەیەکەوە مەکتەبە دروستکراوە ئاوایان کراوەوە دەستمانتیا خوێندو و الحەمدولیلا مەکتەبیشمان تەواو کردووە و زۆرێک لەم برادەرانەمان هەمووی دەرچووی ئەم مەکتەبە سپاس بخوا مزگەوتەکەشمان هەر بەدەوام ئاوایان و خۆشە و الحەمدولیلا نەخوا بەزیابێت زستان چۆن بوو لێرەش بەفرباری قوربان زستانی ئەم ساڵ الحەمدولیلا وەکو زستانی ساڵی نەوەتەکان وا بووە سپاس بەخوای گەورە ینی دەمێکە دستانی وامان نەدیوە الحەمدولیلا ئەم ساڵ ڕێژەی بارانی زۆر باش باریوە کە نزیکەی بە پێی کشتتوکاڵی چوارتان نزیکەی 1100 ملیم باران لەم ناوچەیە باریوە و بەفریش سپاس بخوا بەفرێکی زۆر باش باریوە نزیکەی تقریبان بۆ 20 سانتین بۆ 30 سانتین لەم دی ئەمە باریەوە و لەسەر شاخەکانی ژەوە لە دێرێ ماشەڵا نزیکەی 2 مەتر باریوە ئێمە وەکو ئیدارەی قایمقامێتی چوارتا نزیکەی 26 ڕۆژ بەفرمان ماڵیوە لە ناوچەی سیوەی ماشەڵاوە بەفرباری بەهۆی بەفروبارانەکەشەوە نازان بەڕێستان هاتوون چەندین عەمود و تاوەری کارەباوشتەکان کەوتە بوون نزیکەی 13-14 ڕۆژ دێی مەروێ و شانەقسێ و بە سنووری ئالات زۆربەی زۆری بێکارە بابوو بەوەنەی بەفروبارانەکەەوە حتمما خەڵکی گوند زۆری پێخۆشاوە باران بەفرلەوەی کە زیاتر ئاوەدانی بۆ گوند و سەوزایەکی زۆر و الحەمدولیلا سپاس بخوا وەکو پێم وتی ئەم ساڵ ئەم بارانەی کە لەم دێ ئێمە باریوە سپاس بۆ خوا نیعمەتێکە قەت دووبارە نابێتەوە لەبەرەوەی بۆ ئێمە ئەم ساڵ لەم چەمەدا بە بۆنەی وشکە ساڵیەوە بێ ئاویەکمان چەشتووە یاخوا قەت بڕاو قەت نێتەوە چونکە لەوە ئاچێت بە حەفارە و بەهین ئەگەڕان بەشن ئاومان دەستکەوێت بەهیمەتیان پیاوانە چەندین چاڵامە هەڵکەون تا ئاما دەستکەوێت ینی زۆر وەزێکی ناخۆ بەس الحەمدولیلا ئەم بارانە باری و ئەم بەفرە زۆر هەر کورسە تۆ دیمەنەکە ببینی وشکی کردبێ و چەمە دەرونیان من خۆم باخم هەیە لە ئاڵک باوەڕت هەبێ دڵم بڕوای نهاتۆ چڵێ نەمام ئاو بەم لەبەر بێ ئاویەکە کە ئاو نەبووە ینی ئەوەکە وشکە ساڵێکی ناخۆش بوو بەڵام الحەمدولیلا ئەم ساڵ هەموو سەرچاو ئاو کانیا و هەمووی بۆ ژانوێتەوە سپاس بەخوای گەورە نەخوا بەزیابێت چاو خۆش بێ لە خزمەتانە قوربانم کاگامان جیانسڵاوی خوا لێ بانم کاکە چاو ماچەکەم سپاس دەکەم زۆر شەوێنی کۆکردنەوەی ئەم خەڵکو و خڕێخستنی و شوێنە بووی مابێ بانم دەستی چاو خۆش بێ کاگامان جەناب لێرە ئیش و کار چۆنە ڕات چیەکەی جەنابن مەشغوڵی چیت وەڵاهی کاکە دانیێرەوەی ڕاستی بێ ئەمە زۆرمان لێرە فەرمانبەرین من بۆ خۆم فەرمانبەرم لە خوێنی باڵا
لە چوارتا کۆلێژێکەیە لەوێ جا من پێم خۆش بوو پێشەوە هیچ شتێ بڵێم سپاسی دەستگای خێرخوازی بەخشین بکەین ئەمە بەشێکی خەمخۆری ئەوانە ئێمە لە ڕاگەیەندەکانەوە بەڕاستی چالاکیەکانمان بینەوە بەس ئێستا بە واقع بینیمان دەستخۆشیمان هەیە بۆیان و بۆ جەنابیشتان کە وەسیلە بوون باسی جەنابیش پێم خۆشە کەمێک باز لە ئەم گوندە ئازیزە بکەی دانیشتوانەکەی خزمایەتی چۆن چۆنیە لێرە بڵێ قوربانجان ئەمە زۆریان ئاماژەیان پێکرد ئێمە ئەم دەی ئێمە لە چەندەیەک پێگاتووە بەس بەڕاستی هەسمان پێ نەکردووە کارێکەکەمان خەڵکی دەیەکی ئیتر وا بووینە برای یەک فەرقی پێ ناکەین بۆ هەموو حاڵەتێک الحەمدولillah هاوکاری یەکترین فەرقمان پێ نەکردووە برایەتی و دۆستایەتی زۆر پتەوە الحەمدولillah لەم دەیە ئەوەی ئێمە ئەیبینین ڕۆژ بە ڕۆژ سپاس بۆ خوای گەورە ڕاستە لە شوێنەکانی کە کاڵبوونەوەیەک هەر ئەبێت بەڵام لای ئێمە وەڵاهی خەریکە بڵێم باش بووین نەک کاڵبوو بینەوە الحەمدولillah ئەو سپاسی خوای گەورەیە لەخوا بەزیاوێت ماوەساییان تەلەبە و دەرس و دەور لێرە چۆن ئەڕوا چۆن چۆنیە خوێندن ئاستی توانستی و زانستی مامۆسایان لێرە بۆ قوتابیان ئاستی قوتابیان ساڵانەکە پۆلی 12 تاواکەن چۆن چۆنی هەڵسەنگاندان چۆنە بۆ وەڵاهی الحەمدولillah خوێندکاری ئێمە نمونەیین ئێمە تا نۆ لێرن ئیتر لە نۆ بۆ دواوە چنە کە ناروێت بەڵام ئەو مەکتەبانی کە خوێندکارەکان ئێمە بۆ یەکێ شایەدن کە خوێندکارەکان ئێمە نمونەین من زۆر جار بە مامۆستاکانیان نموتۆ دەستخۆشیم لێ کردوون هەر بە کۆڵانەکانمانە بڕۆ تەسیری پەروەردەی مامۆستاکان دیارە لەسەریان خوێندکارەکانمان لەخوا بە زیابێ زۆر زیرەک بوون چەندان تەلەبەمان الحەمدولillah زانکۆیان تەواو کردووە دامەزراون تیاتی چۆتە سەریشی خۆی لە ڕووی زانستیەوە شکر باشن سپاس بۆخوا نەخوا بەزیابێ ئازان و خۆشەویستانمان بەم شێوازە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەی دێخوان لە گوندە جوانەکەی تازەدەی شارباژێر لەگەڵ خزمان و ئەم ئازیزانە هیوادارین کە بەرنامەکەمان بەدڵی ئێوەی ئازوو خۆشەویست بێت و بۆ بەرنامەکانی دیکەشمان ئینشاڵڵا بینەرمان بن بۆی کە پێدەچێت ئەم جارە میوان داری یەکێک لەو گوندانە بکەن کە ئێوەی ئازوو خۆشەویست بینەری دەبن خۆشەویستانمان بە مناجاتێک کۆتایی بە بەرنامەکەمان دێنین تا بەرنامێکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت فەرمووەوەسەگی الله شهيدم الله يا عشقم شاهي رسول الله يا عشقم شاهي رسول الله يا فداي خاكي بري بيدبم جگار سوتا ودم خاستم لبو تسكي هواي روضاي جنان بابي الله الله شهيد الله عشق شاهي رسول الله عشق شاهي رسول الله لعشقي تو ويا بالله سروجاو براتي عاشقا بابي الله الله شهيد الله عشق شاهي رسول الله عشق شاهي رسول الله أجر ما يلد لدى كام كام أسيري كوي أجدار بيم لنوري عيش درود قربان جلاي شهانة بابي الله الله سيد الله عشق شاهي رسول الله عشق شاهي زمان مساكرم فارمو دخيلك يا رسول الله ندائي على من بابي
الله الله سيدنا الله أسلم شاهي رسول الله أسلم شاهي رسول الله لا دوزي كريتواني أقارد ما تغفر بيا دسا جلا دي قهري قهرماني جان استان بابي الله الله سيدنا الله أسلم شاهي رسول الله أسلم شاهي رسول الله على صاحب المقام المحمود سيدنا محمد وآل سيدنا محمد للصلاة